بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين إلى يوم الدين. بندا ناوم أحمد مشهور بملا أحمد شافعي، ئەندامی لژنەی باڵای فتوام لە هەرێمی کوردستان، و کارەکەم زیاتر کاری پێشنوێژی و تەدریسە کە زیاتر لە 30 ساڵە مەشغوڵم بە تەدریسی زانستە شەرعیەکان و دکتۆرام هەیە لە تەفسیر و زانستەکانی قورئان. پێم خۆشە من لەسەر دووشت قسە و گفتوگۆ بکەم. یەکێکیان زانای گەورە مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن، دووهەمیش لەسەر جەماعەتی خزمەت. بەنسبەت کەسایەتی مامۆستاوە خواجە ئەفەندی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن، ڕوون و ئاشکرایە کە جەنابی مامۆستا زانایەکی زۆر گەورە، بریارێکی زۆر بەتوانە، بانخوازێکی گەورەی جیهانی ئیسلامیە. مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن ئەوەندەی کە من لە مێژووی ئەم پیاوە خوێندنەوەم کردووە و تماشای کتێبەکانیم کردووە و شارەزاییم لێی بووە لە دوور و نزیک، ئەم زانا گەورە زیاتر لە نیو سەدەیە خزمەت بە ڕابوونی ئیسلامی، خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام، خزمەت بە مرۆڤایەتی، خزمەت بە هەموو بەها باڵاکان و بەها جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات. مامۆستا زیاتر لە 70 کتێبی نووسیوە لە هەموو بوارە جیاجیاکاندا، چ لە بواری پەروەردە، چ لە بواری پێگەیاندنی تاک و کۆمەڵگە، چ لە بواری فکری ئیسلامی، چ لە بواری بانگەواز و ئڕشاد و تەبلیغی موسڵمانان، و هەروەها چ لە سیرە و ژیانی پێشەوامان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئەو کتێبانەی کە مامۆستا نووسیونی زیاتر بۆ 40 زمان لە دنیایە، لە عالەمی ئیسلامی و غەیری عالەمی ئیسلامیە تەرجومە کراون، بە تایبەتیش بۆ سەر زمانی عەرەبی و زمانی کوردی. ئەتوانی بڵێ بۆ هەموو زمانە جیهانیەکان، ئەو زمانانەی کە زمانێکی جیهانین، کتێبەکانی مامۆستا تەرجمە کراون و خەڵکانێکی زۆر سوودمەند بووە لە کتێبەکانی مامۆستا. بە تایبەتی گەورەترین شاکاری مامۆستا کە ئەتوانی بڵێ یەکێکە لەو شاکارانەی کە کتێبی وانە نووسراوە، ئەویش کتێبی نووری نەمرە، ئەننور الخالد، کە مامۆستا توانیوێتی لەو کتێبەدا فەلسەفەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەلسەفەی پێغەمبەرایەتی، شەخسیەت و کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس بکات، کە ئەمەیەکێکە لە شاکارە هەرە گەورەکانی مامۆستا، کە ئەم کتێبە سوپاس بۆ خوا لە وڵاتی کوردەواری ئێمەیە بە زبانی کوردی وەرگێڕاوەتە سەر زبانی کوردی و ئێستا لە کتێبخانەکانی کوردستانە هەیە. کەم ماڵ هەیە کتێبخانەیەکی ئاینی دینی هەبێت کتێبی نووری نەمر ئەننور الخالد لە کتێبخانەکانیانە نەبێت.
زۆرێک لە گەنج و فێرخوازان و خوێندەوارانی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوودمەند و بەهرەمەند بوون لەو کتێبە کە جێگەی ئەوەیە هەموو موسڵمانێک، هەموو فێرخوازێک، هەموو کەسێک کە عاشقی تێگەیشتنی ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو کتێبەی مامۆستا بخوێنێتەوانێ. مامۆستا هەمیشە وەکو نەرێتی خۆی، وەکو عادەتی خۆی، هەمیشە مامۆستا بانگەشەی بۆ ئاشتی جیهانی، بۆ پێکەوە ژیان کردووە. چونکە ئەمڕۆ یەکێک لە گرفتەکانی جیهانی ئیسلامی و غەیری جیهانی ئیسلامی گرفتی پێکەوە ژیانە لە نێوان هەموو نەتەوە و بیر و باوەڕ و ئاین و ئاینزاکان. بەڵام مامۆستا یەکێکە لەو بیریارە گەورە ئیسلامیانە، یەکێکە لەو بانخوازە گەورە ئیسلامیانە کە بەردەوام لە ڕێگەی وتارەکانیەوە، لە ڕێگەی نووسینەکانیەوە، لە ڕێگەی سەمینار و کتێبەکانیەوە هەمیشە بانگەشەی بۆ ئاشتی جیهانی کردووە، بانگەشەی بۆ سەلام کردووە، بانگەشەی بۆ پێکەوە ژیان کردووە لە نێوان هەموو نەتەوە و چین و بیر و باوەڕ و ئاینەکاندا. هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە کە گەلان ئەبێ با بیر و باوەڕ و نەتەوەیشیان جیابێت، ئەبێ یەکتر قوبوڵکەن. ئەمیش زیاتر لە ڕێگەی گفتوگۆی نێوان ئاینە جیاجیاکاندا و هەروەها ئەو ڕۆشنبیریە شارستانیانەی کە ئەمڕۆ لە جیهاندا هەیە کە پێویستە ئەو شتانە بە شێوەیەکی دیالۆگ و گفتوگۆ پراکتیزە ببێت. وێ ئەتوانین بڵین مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن پێشەوایەکی موسڵمانەیە، پێشەوایەکی جیهانی موسڵمانانە. مامۆستا هەر تایبەت نییە بە تورکیا و بە دەوروبەری تورکیا، بەڵکو مامۆستا ئێستایەکێکە لەو بانخوازە گەورانەی کە لە جیهانی ئیسلامیە موسڵمانان سوودمەند دەبن لە وتار و لە گفتار و لە ئامۆژگاری و لە نووسینەکانی. مامۆستا لەم ڕۆدا ئەتوانین بڵین یەکێکە لە کاریگەرترین کەسایەتیەکانی جیهانی ئیسلامی کە توانیوێتی خزمەت بە موسڵمانان بکات. مامۆستا هەمیشە ئەوەی کە من لە کتێبەکانیان خوێندوومەتەوە، لەگەڵ کتێبەکانیان ژیاوم و بەدوا ئامانجەکانیان گەڕاوم، هەمیشە مامۆستا غەم و ئازارەکانی ئەوەیە کە چۆن خزمەت بە مرۆڤایەتی بکە، خزمەت بە مرۆڤ بکە بە هەموو ڕەنگ و بۆچوون و جۆرەکانیەوە. چونکە مرۆڤ لای مامۆستا سەنتەرە. ئیسلامی شەروا فەرمێت لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا مرۆڤ سەنتەرە، چونکی خوا خۆی فەرمیەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. هەر بۆیە ئەتوانین بڵین ئەو زمانەی کە مامۆستا هەیەی زمانێکی ناوچەیی مانتیقەیی نییە، زمانێکی جیهانیە. کوردەکان گوێی لێ ئەگرن، عەرەبەکان گوێی لێ ئەگرن، فارسەکان گوێی لێ ئەگرن، تورکەکان گوێی لێ ئەگرن، ئینگلیس گوێی لێ ئەگرێ، هەموو زمانەکان گوێی لێ ئەگرێ، چونکە ئەو زمانەی کە قسەی پێەکا بۆ ناوچەیەک و بۆ شوێنێکی دیاریکرا و قسە ناکات، بەڵکو زمانەکەی زمانێکی جیهانیە. و مامۆستا ئاگاداری هەموو ڕوودا و پێشهاتەکانی ئەمڕۆیە، ئاگای لە فیقهی واقعی ئەو کۆمەڵگەی هەیە کە ئێستاکە تایە دەژی.
بۆیە ئەتوانین بڵین مامۆستا هەمیشە هەوڵی داوە پشتیوانی لە ئازادی بکات، هەمیشە داکۆکی بۆ حڕیەت کردو بۆ ئازادی، هەمیشە پشتیوانی لە مافی مرۆڤ کردووە. لە هەر شوێنێکە مرۆڤێک چەوسا بێتەوە، مرۆڤێک ئەزیەتی پێدرا بێت، هەر بیر و باوەڕ و ڕەنگ و جۆرێکی هەبوو بێ، مامۆستا پشتیوانی لەو مرۆڤە چەوساوە کردووە. مامۆستا هەمیشە پشتیوانی لە بەها مرۆییەکان دەکات، هەمیشە ئیشی بۆ ئاشتی و لێبوردەیی کردووە، ئیشی بۆ یەکتر قوبوڵکردن، بۆ پێکەوە ژیان، بۆ دیالۆکی نێوان ئاین و شارستانیە جیاوازەکان کردووە. بۆیە کاتێک کە ئێمە ئەمانەوێ مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن بناسین، ئەبێ ئاوا بیناسین کە بریتیە لە زانایەکی زۆر گەورە لە هەموو بوارە ئیسلامیەکان و یەکێکە لە مفەکرین و بریارەکانی جیهانی ئیسلامی و یەکێکە لەو بانگخوازە جیهانیە نەی کە لە جیهانی ئیسلامیدا ئەمڕۆ لە هەموو شوێنەکاندا گوێی لێ دەگیرێت. ئەمە وەکو گۆشەنیگایەک لەسەر جەنابی مامۆستا. ئەگەر لەم لایشەوە ئێمە سەیری حرەکەی خزمەت، سەیری جەماعەتی خزمەت بکەین کە مامۆستا لە ماوەی ئەم چەند ساڵەی ژیانیە توانیوێتی کۆمەڵێ خەڵک لە تورکیا و لە دەرەوەی تورکیا لە دەوری ئەم مەشروع جوانە کە پێ ئوترێ مەشروعی خزمەت کۆبکاتەوە، ئەوەندەی کە من لە نزیکەوە ئاگاداری کاروباری جەماعەتی خزمەت بم، چ لە کوردستانە کە هەندێک لە مەشروع و کارەکانیانم بینیوە و لە یەک دوو مؤتەمەریشا لە تورکیا و لە جەزائیر کە من بەشداریم کردووە، بە تایبەتی ئەو شتانەی کە من سرم لێداوە وەکو لە ڕووی ڕاگەیاندنەوە، وەکو ڕۆژنامەکانیان، وەکو گۆڤار، وەکو ڕادوێ، وەکو هەموو تەلەڤیزیۆنەکان و هەموو ئەو کتێبانەی کە بڵاویان کردووەتەوانێ و هەروەها لە ڕووی پەروەردەییەوە تماشای بکەین ئەو هەموو قوتابخانانە کە هەر لە ڕەوزەوە بیگرە هەتا ئیبتیدائی، هەتا متەوەسیتە، هەتا زانکۆ، هەتا وەکو سانەوی، هەتا وەکو زانکۆ بەرەو سەرتر، هەتا ماستەر و دکتۆرا، کە ئەتوانین بڵێن ئێستاکە خزمەت لە زیاتر لە 170 دەوڵەت لە جیهانە ئەم مەدرسە و جامیعانەی هەیە کە زیاتر لە 3000 قوتابخانەی هەیە لە هەموو جیهانە و زیاتر لە 30 جامیعە و زانکۆی هەیە کە ئەتوانێ خزمەت بکە. بۆیە ئەتوانین بڵێن بەڕاستی وەکو مەسەلێکی عەرەب بڵێ ئیسم و مسەما هەمیشە نا ئیسم و مسەما مطابقە. ئەمە کە ناونراوە مەشروعی خزمەت یا جەماعەی خزمەت، بەڕاستی ئیسم و مسەما مطابقە و ئەوەندەی کە ئێمە لە نزیکەوە ناسیومان و سەردانی مەشاریع و پرۆژە و کارە خێرەکانیمان کردوون، ئەم کۆمەڵە بێجگە لە خزمەتکردن بە مرۆڤ، بێجگە لە خزمەتکردن بە زانست، بێجگە خزمەتکردن بە بەها باڵاکان، بێجگە خزمەتکردن بە قوتابی و خوێنکار، ئێمە شتێکی ترمان لێ نەبیون و شتێکی ترمان لێ نەبیستون و شتێکی ترمان لێ نەزانیوە. بۆیە جێگەی خۆیەتی کە ئەمانە پشتیوانیان لێ بکرێت، هاوکاریان بکرێت، چونکە ئەم مەشروعی خزمەتە
1 ساڵ 10 ساڵە لە زۆربەی وڵاتەکانە جیهانە ئیش دەکەن. بە تایبەتی دوای ئەو کودەتا سەرنەکەوتووی کە لە تورکیا ڕوویدا، لەلایەن ڕاگەیاندن و دەستەڵاتی تورکیاوانێ دەستی ئیتیهام بۆ کەسایەتی مامۆستا و هەروەها بۆ جەماعەتی خزمە درێژ کرا لە چەند ڕوویەکەوە. یەکێک لەوانە کە ئیتیهامی ئەم جەماعەتی خزمەتەیان بەوە کرد کە ئەمە جەماعەتێکی گومڕان لە دین دەرچوون. من پێم وایە ئەو کارەکارێکی ناڕەوایە، ئەو فتوایەکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی ئەجرأکم علی الفتیا ئەجرأکم علی النار. هەر کەسێ جورئەتی فتوادانی هەبێت پەلە لە فتوادان بکات، ئەوە دیارە جورئەتی بۆ ئاگری دۆزەخێ. خوای گەورە ئەفەرمێ لە قورئانە: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط. خوا لەم ئاەتەیە ڕوو ئەکاتە هەموو ئیماندارێک، هەموو مسڵمانێک کاتێک کە شایەتیەک ئەدەن، کاتێک کە بڕیارێک ئەدەن، ئەبێ عادلانە و دادوەرانە بجوڵێنەوە. حتى فەرمێ: ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا. لەبەرەوە تۆ ئەم مەشروعی خزمەتە بەبیری تۆ ناخوات، تۆ حەزت لێی نییە، تۆ خۆشت ناوێ، ناکرێت تۆ ستەمی لێ بکەی، بڕیارێکی نادادوەرانە بەسەریا بدەی. خوا ئەفەرمێ: ولا يجرمنكم شنآن قوم. لەبەر ئەوە گەلێک نەتەوەیەک تۆ خۆشت ناوێ ڕقت لێیانە، ناکرێتەوە تۆ بە دادوەری لەگەڵیانە نەجوڵیتەوە. ئیعدیلوا، ئەبێ بە دادوەرانە بجوڵیتەوە، چونکە هو ئەقرب للتەقوا. بۆیە بەدوای ئەویشا جارێک ترە فەرمێ: واتقوا الله، ئێوە لە خوای خۆتان بترسن، إن الله خبير بما تعملون. خوا ئاگادارە لەسەر هەموو شتێک کە لە زاری ئینسان دەرەچێت. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر شتێک کە لە زاری ئینسان دەرەچێ، دوو فریشتە هەن تەسجیلی ئەکەن، ئەینووسن. لەبەر ئەوە پێم وایە درێژکردنی پەنجەی ئیتیهام بۆ جەماعەتی خزمەت ئەمە ستەمێکە لەو جەماعەتە، پێش ئەوە ستەمی لە مەشروعی خزمەت و لە جەماعەتی خزمەت کردبێ، ستەمی لە خۆی کردووە. بڕیارێکی ناعادیلانە، بڕیارێکی نادادپەروەرانە، فتوایەکی نابەجێی داوە. دوای ئەویشە بە تایبەتی درێژکردنی پەنجەی تەکفیر بۆ کەسایەتیەکی گەورە، بۆ پانخوازێکی گەورە، بۆ بریارێکی گەورەی ئیسلامی، ئەوە کارێکی زۆر ناڕەوایە. چونکە تەکفیرکردنی ئینسان وەکو کوشتنی وایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحا فەرموویەتی: إذا قال الرجل لأخيه يا كافر. ئەگەر کەسێک بە برایەکی خۆی، بە خوشکێکی خۆی گوت کافر، بە قەتعی ئەم کوفرە بۆ یەکێکیان نەگەڕێتەوە. ئەبێت تۆ بیسەلمێنی ئەم ئینسانە کافرە. ئەگەر نەسەلمان، کوفرەکە بۆ خۆ دەگەڕێتەوە. بڕیاردانی کوفر بەسەر کەسێکە گاڵتە نییە، یەکێکە لە گوناهە گەورەکان، یەکێکە لە تاوانە گەورەکان. بۆیە بەڕاستی یەکێک لەو هەڵە گەورانە کە کرا ئەوە بوو کە هەم پەنجەی ئیتیهام بەوەی کە ئەمانە جەماعەتێکن لە دین دەرچوون و ئیتیهام بۆ تەکفیرکردنیان، ئەمە دوو هەڵەی گەورەیە لە فکری ئیسلامیە، دوو هەڵەی گەورەیە لە کاری ئیسلامیە، دوو هەڵەی گەورەیە لە کاری مسلمانانە
کە هەرگیز مسلمان ناتوانێت کۆمەڵێکی گەورە کە سەدان و هەزاران حافزی قورئان و وەکو ئەڵێ قائم الليل و صائم النهار کە شەو نوێژەکە و بە ڕۆژوە تۆ پەنجەی لە دین دەرچوون ئیتیهامی لە دین دەرچوون و پەنجەی زەندەقە و پەنجەی ضەلال و پەنجەی تەکفیری بۆ درێژکەی ئەمە لە قاموسی مسلمانە لە قاموسی دینی ئیسلامە جێگەی نابێتەوانێ. بە تایبەتی هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی جوان هاتووە. ناکرێکەوە ئێمە تەسیسی دین بکەین، دین چۆنمان پێخۆشە بەو شێوەی لێ بکەین. وەیە پێم خۆشە حتا ڕای شخصی مامۆستا فەتحوڵا گوڵەن کە لە گۆڤاری شەرق ئەوسەتە بە ڕاشکاوانە گزارش لە بۆچوونی خۆی کات دەربارەی تێکەڵکردنی کاری سیاست بە کاری دینی یا تەسیسکردنی دین. ئەفەرمێ من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوەدا نیم کە بە ناوی ئاین و دروشمی ئاینەوە ممارسەی کاری سیاست بکرێت. نابێ کاری دین تێکەڵاو کاری سیاست کەیت. ئەو کاتە چۆنت پێخۆش بوو بەو شێوە حکم بدەیت. لەگەڵ ئەوەیشە تۆ بێی بەلافاو دەستی ئیتیهام بۆ جەماعەتێکی وا درێژکەیت و بە سەدان و بە هەزاران ڕاکێشی بەندیخانە و سجنەکان و هەروەها لە وەزیفە و لە کارەکانیانە دەریان کەیت و نانیان بپڕیت. ئەمە لە قاموسی دینە لە کوێی دینە ئەمانە جێگەیە بێتەوە. ئەی خوا لە قورئانە نافەرمێ وەلا تەزیڕ وازیڕەة ویزڕە ئوخرا. هیچ کەس تاوان و گوناه هیچ کەسێک ئەگەر یەکێک براکەی تاوانێکی کرد ئەم برایە چ گوناهێکی هەیە؟ ئەگەر کوڕەکەی تاوانێکی کرد باوکێکی ڕسپی داما و چ گوناهێکی هەیە؟ ڕاپێکی زیندانی کەی دایکێکی سەرسپی داما و چ گوناهێکی هەیە؟ ئەگەر لە ناو جەماعەتێکە دوو کەس هەڵەیەکیان کرد ئەو جەماعەتە فەقیرە گشتیە چه هەڵەیەکی هەیە؟ لەبەر ئەوە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئاوا ئاماژە بوو بەو شتانە ئەکات. بێجگە لەوەیشە ئێمە ئەگەر سەیری تیرۆر کەین بە درێژایی ژیانی مامۆستا هەمیشە مامۆستا دژی تونڕەوی، دژی ئیرهاب، دژی ئەم خۆ تەقینانەوە بووە کە کەسێک خۆی ئەتەقێنێتەوە و ئەو ڕەشە کوژیە بە پیر و گەنج و مناڵ و ئافرەت هەموو تیا ئەچن. بۆیە ئەتوانین بڵین مامۆستا فەتحوڵا گوڵەن لە هەموو قۆناغەکانی ژیانیە، چ ئەو کاتانەی کە لە تورکیا بووە چ ئێستاکە کە لە دەرەوەی تورکیا دەژی لە دەرەوەی وڵات هەمیشە جەختی لەسەر پاراستنی ئارامی وڵات، ئارامی شار، ئارامی ناوچە، ئارامی گەڕەک، ئارامی مزگەوتەکەیش کردوتەوانی. هەمیشە جەختی لەسەر ئاسایش کردوتەوە. هەوڵی داوە ڕێگری بکە لە هەر کردارێک کە ژیان و ئارامی وڵات تێک بدات بە درێژایی ژیانی خۆی. بۆیە مامۆستا پێی وایە لە هەموو کتێبەکانیان جەختی لەسەر کردوتەوە سەرجەم هەموو کردەوە تیرۆریستیەکان لەلایەن هەر کەسێکەوە و لە هەر شوێنێکەوە بێت گەورەترین گورزە لە ئاشتی و ئاسایش. پێچەوانەی هەموو بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە. مامۆستام خۆی عەقیدەی خۆی وایە، بیر و باوەڕی خۆی وایە. بۆیە فەرموویەتی نابێت لە پێناو گەیشتن بە ئامانجێکی دیاری کرا ئەو ئامانجە هەر ئامانجێ بێت، بچووک بیا گەورە، دینی بیا غەیری دینی، هەر ئامانجێک بێت
فەرمیەتی نابێ پەنا بۆ تیرۆر ببرێت با ئەو ئامانجە ئامانجێکی ئیسلامیش بێت. بۆیە ئەمەیەکێکە لە مەقولە و قسە جوانەکانی مامۆستا فەتحوڵڵا گوڵەن کە ئەفەرمێ هەرگیز مسلمانی ڕاستەقینە نابێتە تیرۆریست و ناشکرێت تیرۆریستیش مسلمان بێت. بۆیە فەرمی خۆ ئەگەر بڕیار بێت مسلمان بێ بە شتێک ئەوە تەنها و تەنها ئەبێ هەمیشە سمبولی ئاشتی و ئاشتەوایی و ئارامی بێت. ئەمەسە ئاوا سەیری ئاشتی جیهان، سەیری برایەتی، سەیری پێکەوە ژیان، سەیری ئاسوودەی گەلانەکات. وێ لە یەکێ لە قسەکانی ئەفەرمێت ئەگەر لە کەشتیەکە نۆ تاوانبار هەبێت یەک کەسی بێتاوانیش هەبێت نابێت لەبەر خاتری ئەو کەسەی کە بێتاوانە کەشتێکە لە ناو بەریت. بۆیە من وەکو مامۆستایەکی ئاینی وەکو کەسێکە لەسەر ژیان و بانگەوازی ئەو پیاوە گەورە خوێندوومەتەوە و لەسەر مەشروع و جەماعەتی خزمەت کە لە نزیکەوانێ سەردانی شوێن و مەشاریعەکانیانم کردووە بە درێژایی ئەم چەند ساڵە لە کوردستانە. ئەمان بێجگە لە خزمەتکردن بە مرۆڤایەتی، بێجگە لە خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام، بێجگە لە خزمەتکردن بە بەها باڵاکان، بێجگە لە خزمەتکردن بە ئاشتی و ئاشتەوایی کۆمەڵگە ئێمە شتێکی ترمان لێ نەبینیون. اینجا خۆ ئەم مەشروعی خزمەتە ئەوە نییە کە هەر لە تورکیا بن و ئەمڕۆ ئەم ڕووداوە ڕوویدا بێت. مەشروعی خزمەت زیاتر لە 170 دەوڵەت لە دەوڵەتەکان لە وڵاتە ئیسلامیەکان لە غەیری ئیسلامیەکان لە ئەمریکا لە رووسیا لە ئەفریقیا لە هەموو دەوڵەتە عەرەبیەکانە مەشروعی خزمەت هەیە و لە هەر شوێنێ و جێگەیەکە بوو بن چ ئەو شوێنە وەکو دەوڵەت چ وەکو خەڵک لە خزمەت و لە مەشروع و لە کارەکانیان ڕازی بوون. پێم خۆشە لە کۆتایی ئەم قسانەیە کە کردم وەکو بڵێ ڕووی قسەکانم بکەمە مامۆستای گەورە و زانای خواناس مامۆستا محەممەد فەتحوڵڵا گوڵەن ئەم ناڕەحەتیە کە ئێستاکە بەسەر ئەو بەسەر جەماعەتەکەیە هاتووە شتێکی تازە و شتێکی نوێ نییە. ئێمە خۆت لە کتێبەکەی خۆتتا ئەنور الخالید ئاماژەت پێ کردووە کە پێغەمبەری خۆشەویستمان پێغەمبەری ئازیزمان نوری چاومان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم چۆن لەلایەن خوانەناسانەوە ئەچەوسێنرانەوە، چۆن ستەمیان لێکردن، چۆن ئەزیەتیان ئەدان، چۆن حیساری ئیقتیسادیان لێ ئەکردن، چۆن ژن و ژنخوازیان لەگەڵانە دەکردن. حتا جاری وا هەیە وەکو قورئانی پیرۆز دەفەرمێ ئەوەندە ناڕەحەت ئەبوون ئەفەرمێ حتى استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا. جاری وا هەیە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئەوەندە ئەزیەت ئەدران، ئەوەندە ناڕەحەت ئەکران، ئەوەندە بێتاقەت ئەکران وەکو بڵێ لەخۆ بڵێ من لە هینەکەم بەدرۆ نەخرابمەوانێ. دوای ئەوە ئەفەرمێ وەجاء نەصڕنا نەسری ئێمە ئەهات. وەیە لێرەوانێ منیش دەڵێم مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد فەتحوڵڵا تۆ لەم تاقیکردنەوەیە یەکەم کەس نیت و ئەخیر کەسیش نابیت. من پیرۆزباییتان لێ ئەەکەم ئەوە نیشانەی ئیشە،
ئینسان کە ئیشی نەبوو هیچ کەسێ ڕوبەڕووی نابێتەوە، بەڵام کە ئیشیشت بوو تەئسیرت بوو شوێنەوارت بوو ئەو خەڵکانەی کە ناحەزن بەکارەکەی تۆ بە هەموو شێوەیەک پیلانت بۆ دائەنێن هەر جارە بە شێوەیەک کە بیانەوێ خۆیان لە تۆ قوتارکەن. بۆیە لێرەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی ئەشەد الناس بەلاء الأنبیاء ثم الأمثل فالأمثل. لە هەموو کەس زیاتر کە تووشی ئیمتیحان و تاقیکردنەوە و ناڕەحەتی و دەربەدەری و کوێرەوەری و ناخۆشی و ستەم بوونەتەوە حتا لەلایەن زۆرجار دۆستانیشیان کە لە پێشا دۆستیان بوون پێغەمبەرانن. دوای ئەوانە فەرمێ فالأمثل فالأمثل. ئینسان تا زیاتر لە خواوە نزیک بێ زیاتر ئیش بکە زیاتر تووشی تاقیکردنەوە و ناڕەحەتی دەبن. بەڵام ئەمە نیشانەی بوونی ئیشە، نیشانەی بوونی خزمەتە و نیشانەی ئەوەیشە کە خوای تەعالا ئینشاء الله سەرتان دەخات موفق ئەبن لەم کارە گەورەیە. ئێوە دڵتان خۆش بێ چاوتان کراوە بێت بەو هەموو گەنجە جوانە لە کوڕان و کچان کە ئێستاکە لە دەوری مەشروعی خزمەت کۆبوو نەتەوانێ. دڵتان خۆش بێ بەو هەموو قوتابخانە و ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆن و ڕادیۆیانە کە ئێستاکە ئێوە یا قوتابی و شاگردەکانی تۆ لە جیهانە سەرپەرشتیەکەن. دڵت خۆش بێ بە هەموو ئەو قوتابخانانە هەر لە ئیبتیدائیەوە هەتا زانکۆکان کە قوتابیەکانی تۆ ئێستاکە سەرپەرشتی ئەکەن. ئەمە هەمووی جێگەی دڵخۆشیە. بۆیە جارێکی تر من دوعای تەوفیق و سەرکەوتن، دوعای حفز و مەحروسیەت و موفەقیەت بۆ جەنابی مامۆستا دەخوازم و ئینشاء الله خوای گەورە پشت و پەناتان ئەبێ. بۆیە هەرگیز نابێ سجن و دەربەدەری و شەهید بوون و دەرکردن و نانبڕین و ئەزیەت و دەربەدەری ببێتە ئەوەی کەوا چۆکی ئیشکردن و کارکردنمان پێ نەوی کات. و هەروەها برایانی خزمەتیش لە هەر شوێنێک هەن، بە تایبەتی لە تورکیا دوای ئەو کودەتا نەگریسەی کە ڕوویدا برایانی خزمەت لە هەموو کەس زیاتر پەنجەی ئیتیهامیان بۆ ڕاکێشرا، تووشی سجن و تووشی دەربەدەری و تووشی دوور لادان لە کار و تووشی دەیان سزا و ناڕەحەتی بوون. ئەوە نیشانەی ئیشە ئەگەر ئیشتان نەکردایە حتمەن تووشی ئەو ناڕەحەتیانە نەئەبوون. لێتان ڕوون بێ ئێوە لەسەر حەقن، چونکی هەروەکو ئاماژەمان پێکرد لە قسەکانمانە وەلا تەزیڕ وازیڕەة ویزرە ئوخرا. لە قاموسی ئیسلامە هەرگیز جێگەی ئەوە نابێتەوە لە پێناوی خەڵکێکە خەڵکێکی تر سزا بدرێ و عقوبە بدرێ و بە تایبەتی نانبڕین و ڕسق بڕین و دەرکردن لە وەزیفە ئەوە لە قاموسی دینداریە، لە قاموسی ئیسلامە، لە قاموسی سیرە و ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێگەی نابێتەوانێ. سەحابەکانی پێغەمبەریش زیاتر لە ئێوە چەوسێنرانەوە، ئەزیەت دران، دەرکران، وڵاتیان بەجێهێشت، بەڵام دوایی خوای تەعالا سەری خستن. ئێوەش ئەگەر سەبر بکەن، ئارام بگرن، ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. باشترین شت ئەوەیە کە ئێمە لە بەرامبەر هەموو ئەو سزا و ناڕەحەتیانە سەبر بگرین، چۆک دانەدەین، ڕاوکێمان نەبێت، بێتاقەت و غەمبار نەبین. وەقل اعملوا، ئیش بکەن، ئیشی خۆتان کەن، مەوەستن. وسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. لێتان ڕوون بێ کە خوا و پێغەمبەر و مسلمانان کردەوە چاکەکانی ئێوە دەبینن. بۆیە دوعای تەوفیق و سەرکەوتنتان بۆ ئەخوازین
دوعای ئەوە ئەخوازین کە لەو ناڕەحەتی و نەکبەیە کە هاتووە، لەو ئەزیەت و ناڕەحەتیەی کە هاتووە بەسەرتانە، خوا سەبرتان پێ عەتاکات و هەروەها ئەجر و پاداشتان باتەوە لەسەری و ئینشاء الله نەسریشتان پێ ببەخشێت و نەسریش لەلایەن خواوە زۆر نزیکە ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.